لشاهان جيم باس ألتيميت ب 15000 دينار أكاونتي ستيم سياري تدا وكو يظن رينجو ديل سيكا هاري بوتر كو فول اوت تنيا 5000 دينار زغلامش تندين أكاونتي دي كي ستيم اوفلاين يعني هي بو كمبيوتر تندين ياري لخو دغري كان خيان زور هرزانا زغلامانش تندين ياري جواز سب بلاي ستيشن اكس بوكس دز دكبه بشوي ديجيتالي ياريان هي وبديسكيش هيانا هموي لشاهان جيم بردستا ورتوانن ياري بكري لاند هاب كم بين خيچي هرزان بو سوار دروش مثلا سايلنت هيل حزدي سبايدر مان حزليا لاند دقيقة هل ياري كدبه ورتوان لرجي تليجرام يعني انستغرام بنوسن شاهان جيم بيونديان بيو بكن همو اوفرانا استلام بردستا سباس بو شاهان جيم بو سبونسري كردني ام فيديو چانال جير سلاو ريزو خوش بستیم بینیرانو بیسران بخیر بن با ویدیو چی زیرک چی تاقی کرنوا نام جیره هم خالد بمدلت جیری پیوست جیر بی بلام پیوست جیری خوم بخەمە تێستێک و تاقیکردنەوەیەک بزانم تاسن زیرەکەم یەکێ لە گەورەترین کێشەکانم لە کاتی خوێندن ئەو بووکەوە بەڕاستی بیرکاری زۆر خراپ بوو مە لە فیزیای باشم لە کیمیای باشم ناحیەی باشم بەڵام بیرکاری خراپ مۆکەی جاران و کۆکەم لە ئەسد جاران لەبەر نییە کاوەشتەشی زۆر خراپە پێویستە لەبەر بی پێویستە بزانین هێز و پاوەری ئینتەرنێت بزانین چی فێر کردوین و لە مێزێکی خۆن تاقیکردنەوە ئەگەر ئێوە ئامادەن منیش ئامادەم بەڵام زۆر گرینگە دوگمەی لایک سبسکرایب دابگرن بۆ ئەوەی ڤیدیۆی زیاتر لەو بابەتە دروست بکەم وەگەر حەز دەکەوێت زنجیرێ بەردەوام بێ تکا دەکەم لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن و پشگیری خۆتان ڕابگێنن ئێستا کاتی چیام تاقیکردنەوەی زیرە چیە باڕست پێ بکەین دەڵێ کامە لەوانە گەورەترینە ئۆکەی بەخۆش هاوکاری دەکەم ئەوە گەورەترینە لەو ئاژەڵانە دەڵێ شێرەکە لامیان گەورەتر بوو زۆر باشەم زیرەکەم دەڵێ how to blossom this flower دەڵێ ئەو گوڵەی چۆن دەڕوێنی بێگومان بە باران بۆیە دەڵێ ئەوەی داگرا ئەها ئەو هەلا ئۆکەی خۆر و هەورت دێ ئەوکەم زیرەکەم دەزانم دەڵێ ئەڵەفنتەکەی بخە ناو فریجەکەی فیلەکەی بایە ناو سەلاجەکەی دەکەی بکەوە بەهایە ئاسانە زۆر زۆریش ئاسانە ئەو جارە کامەیان لە ئێمە نزیکە خۆر هەور مانگ و هەور ئاس کامیان لە ئێمە نزیکە ئاس بێگومان هەور نییە هەور لە هەموو شتەشی نزیکتە مانگ زۆر دوورەوە ینی هەور مەقسەد نەکڕۆژ کامە لەوانە لە ئێمە نزیکە ئاس 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 ئێمە ئێ هەورە وەڵڵا هەورە بەبیللا هەورە با جام بخینمەوە ڕاستکەوە بخۆی پرسیارێکی زاخاوی مێشکە کامە which one is closest to us ئەوە ئەسەوە نییە U لەگەڵ S US لەوانێ مەقسەدی ئەمریکابی چکە ئەمریکا زۆر لە سەرێکەواتە مەقسەدی مانگ و هەورە درێ ئاگدار بە هەموو شتێک بەشێکە لە پرسیار دیارە مەقسەدی ئەمریکا بوو نازانم تێنەگەیشتمەتەوەتی ئۆکەی How many pizza slice do we have چەند دانە پارچەی پیتزامان هەیە 1 2 3 4 5 ئۆکەی دەرێ هەڵدەبژێری 1 2 3 4 5 1 2 3 4 5 ئەدی هەموو یەک پیتزایە مەقسەدی ئەوە یەک تایم جلوێنی ئۆکەی ئەو لێرە تۆ پارچەیە 1 2 3 4 5 6 7 8 بۆ 9 تاو always look for more بەردەوام بە دوای زیاتر بگەڕێ ئۆکەی پرسیارەیان گەشتمە لێڤڵی 6 واتە زۆر زیرەکەم تا ئێستا پارەشم بەکارنەی نیا سفرشم هەیە ئۆکەی دەتوانین پارەش بەکاربینی بەڵام بەکارنەی تا پێمان بکرێت I overtook the second placed racer. What is my position? من شوێنی دووەمم
وەرگرت لە کاتی چێبڕچێ کاتە شوێنی من چەندەمە ئێستا من دووەمی ونیا پلیست ڕیسەر یان یەکەمی بەخۆی لەم سابقەیە هاتە جێی نەفەری دووەمی وەرگرتیە overtook the second place دا ئیدی پێواتە شوێنی دووەمم گرت شوێنی چێبڕچێکاری دووەمم گرت کاتە شوێنی من چەندەمە کاتێکەمە ونیا تێکەم ونیا یان دووەمە مەبزانم یەکەمە یان دووەمە دەبی دووەم بی نیە چکە دەرێت چوومە شوێنی دووەم کەسی کاتە جێی من چەندەمە دووەمە یەس ئۆکەی slide left to unlock دەڵێ بۆ لای چەپ بڕۆ تاوەکو بیکەیتەوە ئەوە نیشانەیە بگرە بۆ لای چەپ بە سەبری هەدی ئەوها slide left to unlock وەکو مۆبایلی slide left بۆ لای چەپ ئێوە سلاید دەکەم با باش بخینمەوە slide left to unlock بۆ لای چەپ بڕۆ تاوەکو بیکەیتەوە نابتەوە لەوانەیە مەبەستی شتەچکە بیە من تێناگەم ینی مۆبایل دەستەوە لێکە slide left بۆ لای چەپ ئەو کات چەپە ژیر ئەوە ڕاستە درێ slide left چکە ئەوە ڕاستە کاتە لە لای چەپ فێڵ لێ دەکەم دەڵێ فێڵم لێ کردی ونیە هەرێ فێڵ لێ کردم دەرێ پشیلەکە برسیە خواردنی بدێ ئەو کێکەمانە دەیدێنێ ئەوها نابی ئەوها بەولایەدا ئەو چ بۆ تێنەگەیشت مەساش ئۆکێ کوانێ ڕەنجی ینی where is the green ball کا تۆپە سەوزەکە سۆرمان هەیە ڕێت بلومان هەیە شین یەڵۆمان هەیە زەرد بەڵام ڕەنجی سەوزمان نییە تێکە بکەم ڕەنجی سەوزە چ دروست دەبی لە زەرد و سووریە نییە یان سوور و شینە چێ دەزانین ئێکا کو ئۆکەی کورێ بێشکیش بێخە شین لەگەس شین و زەرد دەبتە ڕەنجی سەوز شین لەگەس زەردی ڕەنجی سەوز basic math color بالضبط what is unusual in this picture دەرێت شتێک ناسروشتیە ناتەبیعیە لەم وێنەیە دومچاو دەست هەمووی دومچاو دەستە لەگەڵ حەفلێ لەوانەیە حەفلەکە مەقسەدی کێکەبی لەگەڵ نەگونجێ یانە مهڕیجێ لەوانەیە مهڕیجەکەبی ونیە چکانام و بەزۆڵای حەفلەش نازانم چاویان تەواوە هەڵەوین باتمان نەو دەستە زین لۆ 1 2 3 4 5 ئەو 5 پەنجەی هەیە 1 2 3 4 5 6 ئەو دەستەیەکیت بەڵێ چاوم بەقوەتە 6 پەنجەی هەبوو بەڵێ which one is longest کامە لەوانە درێژترینە ئەو مانگەکانن مانجی 3 مانجی 2 مانجی 5 مارچ فبروەری مەی مانجی 3 31 یان 30 مانجی 2 28 تا 29 پێم وابی مانجی 5 31 کاتە مانجی 2 ونیە ئەوە مانجی 3 یان 5 چکە دوو کورتترین مانگە چکە ئەوە دەرێت کامە لەوانە درێژترینە مانجی 3 مانجی 5 بەسەوە کو دەبی چکەوانە 30 هێ 30 شێ دۆ تێناگەم
كامل لەوانە درێژترینە ئاخە چ مەقسەدی وشەیە مەقسەدی مانگە ڕۆژە سعاتە بە سعاتش بی مانجی دوو هەر درێژترین نییە ونیە لەوانێ بە پیت بی ونیە چکە مارچ 1 2 3 4 5 5 پیتە 1 2 3 4 5 6 7 8 ئەوە 8 پیتە 1 2 3 ئەوە 3 پیتە ئەلانێگە پیت بی یەس پیتە مەقسەدی پیت بوو دەرێ فێبریوەری زۆرترین پیت تێدایە وەکو دەبینی بەڵێ ئەو کچ بکەم ئۆکەی سێوەکان بگرەوە فۆڵینگ ئەوانێ بەردەبتەوە بەس لە خوارێ بەربوونەوە نییە دەرێ تۆم مەست جەمپ تو دی ئەدە سای دەرێ پشیلەکەی تۆم دەبی باز بدە لە بەوە بەری کو دوگمەی جەمپمان هەیە جەمپ بەسەریعی نابی سە بەردەبتەوە ڕاست ناجولێەوە نا ئەوە چییە ئەو لێ دەبتەوە ئەوە کوارگە بیدەینێ گەورە بوو ئاسانە سوپەر تۆم دەڵێ بیکوژێنەرەوە زۆر مەترسیدارە قاوە جیازی قاوەی یاخود جیازی ئاوەکەی گەرم بووە مەقەسشی داینێ عینسە یعنی بیبڕە باو بیبڕە بەزەکە ببڕی زۆر خەتەرە نای بیبڕی ونیە ببڕە ئەدی پلاکی دەربینم دەرنایە ناکوژێتەوە ئەو دوگمەی داگرم چییە چەند بە ئاسانی ئەرێ هەڵە ڕێک چەند بە ئاسانی هاتنە سە بیرکاری ئەم لەگە بیرکاری مشکلم مێ ئۆکەی تازە باسم کرد لە بیرکاری خراپم 4 کۆ 5 جاران 5 کەم 2 دەکات چەند ئۆکەی 4 کۆ 5 دەکان 9 ئەوە دەکان 9 جاران 5 9 جاران 5 9 جاران 5 دەکات چەند 10 جاران 5 دەزانم دەکات 50 5 لێکەم کەینەوە دەکات 45 ئۆکەی 45 تا ئێرە 45 کەم 2 44 43 43 ونیە غەڵەتە چار کۆ 5 9 جاران 5 45 کەم 2 43 مێشکم ڕاوەستە حاسی بەوەرە ستاندارد نا بیکەینە ساینتیفیک 4 کۆ 5 دەکات چەند دەکات 9 جاران 5 دەکات چەند 45 تا ئێستا تەواومان جواب دایتەوە کەم 2 دەکات 43 برای من دەکات 43 عین لۆ خۆم شۆش کردی ئەو غەڵەتە پرسیارە ڕا بیکەینەوە ستاندارد 4 کۆ 5 جاران 5 کەم 2 دەکات 43 لێرەش ڕا بیکەنە یەک جار 4 کۆ 5 جاران 5 کەم دەکات 27 لۆ دەکات 27 4 کۆ 5 جاران 5 کەم 2 دەکات 27 دەگراوها بنووسم ئەدی و چی دیکە کا ڕاوستە 4 کۆ 5 دەکات 9 جاران 5 دەکات 35 کەم 2 دەکات 33 ئەو هاالە ئەگەر یەکسانی دابگری ئەگەر یەکسانی دانەگری 4
کۆ پێنج ئەگە یەکسانی دانەگری جاران پێنج ئەنە پێنج کەم دوو ئاها ئەگە یەکسانە بێتە ئێرە نەک بێتە ئێرە ئەوها دەکا ئەگە یەکسانە بێتە ئێرە ئەوها دەکە نەکەگە لێرە بێ دەکا 27 دەکا 27 باشە لۆ چی دەزانی لە کۆمنتی بینووسم یەک لە کۆمنتی لە بۆ بنووسە لۆ دەکا ئەوەندە ئێستاش تێ ناگەم باش نازم لە کۆمنتێک لەم بنووسی چوو مەسەڵە تێ نەگەیشتم ئێستاش لۆ هەیە یەک دەرێ بە سڕە دایان بگرە یەک 49 هەشتا پێنج هەفت یازدە سەد و یەک یەک ئەو نما چ بوو یەک 49 هەشتا یازدە پێنج هەفت سەد و یەک ئەوها بوو ئۆکەی نامینێ با لەبەری کەم یەک 49 هەشتا پێنج هەفت یازدە سەد و یەک یانی ئەوها دێم اوكي يك 49 هشتا پێنج هەفت یازدە سەد و یەک میمۆرێکی باشم هەیە کەس نەرێ ژیریز نازانێ پێنج کەم پازدە کەم 25 کەم نازانم چەند کەم سەد دەڵێ ژمارەی بزر چەندە پێنج کەم پازدە دەکات ناقص دە ئەوەتە سالب ئەوجد دە کەم دە کەم دە کەم 25 دەکا چەند لە 25 دەی دەربین دەکا پازدە ئۆکێ کەم پازدە کەم سەد پازدە کەم پازدە کەم سەد یعنی دەکا چەند 85 دەبینێتەوە حاسی بە وەرە وەبێ حاسی بە ناتانین دەرناینی اوكي پێنج کەم دە کەم 25 کەم سەد دەکا 130 بەس بزانم کو دەکا 130ەوە بەس بزانم کو دەکا خەلوێ لە بیرکاری تێناگەم ئەو کو دەکا 130 پێنج کەم دە کەم 25 کەم سەد دەکا سالب 130 کەم 130 ئەخە کو هەر غەڵەتیشە باشە دەڵێ بەڕاوە بخینەوە ژمارەی هیدن چەندە ژمارەی نادیار ئێرانە ئەنی ئەوە چێوە دەجوولێ وە بان قەسەوە شاردی بیانەوە و بێتوە واف کردکەوە کە حساباتی بکەیت بەڵام ئەگەر لای دێ بە دیار دەکەیت چلە ژمارەی بزر چەند بوو چل بوو چکە یەکسانی لەگەڵ نییە واتە جەمعی مەکە چلە فرتفێڵەکی جوان بوو بەڕاستی اوكي how many months have 28 days چەند مانگ 28 ڕۆژی هەیە چ مانگێک 28 ڕۆژی هەیە بەس مانجی دوو ونیە بەس مانجی دووە کاتە مانجی دوو طبعا غەڵەتە چەند مانگمان هەیە 28 ڕۆژی هەبی ڕێک پرسیارەکە هەیە how many months have 28 چەند مانگمان هەیە 28 ڕۆژی هەبی بەس مانجی دووە یەکە یەک مانگمان هەیە تا غەڵەت من یەک مانگمان هەیە 28 ڕۆژی هەبی غەڵەتە هیچ غەڵەتە چەند مانگمان هەیە 28 ڕۆژی هەبی بەس مانجی دووە چەند مانگمان هەیە 28 ڕۆژی هەبی ئەنگۆ دەزان ئەم نازانم بەس مانجی دووە دیارە بەس مانجی دوو 28 ڕۆژ ئاین کە 28 یان 29 بەس قەینام هەندێک مانگ هەیە 29 هەندێک زار هەیە بخینمەوە دووبارە پرسیارەکەی تو دەڵێن زۆر خوێندنەوەی پرسیار نیوەی وەڵامە ئەوها نییە بە قسەکە بەس دێ how many months have 28 days چەند مانگ ئەها ئۆکەی تێگەیشتم دەڵێت چەند مانگمان هەیە چەند مانگ هەیە 28 ڕۆژی هەوی
هەمومان کان 26 تێدایە ونیە تا مانجی توش 26 تێدا مانجی یەکسی ڕۆژەوەتە ڕقم 28 تێدایە ساڵێک چەند مانگە 12 مانگ کاتە 12 مانگمان هەیە کەەوە 26 تێدابی پرسیارەکە و هەیە ڕێک بەڵێ هەمومان کان 26 تێدایە زاخاوی مێشک لەو شتانەیە ئەو چیە لێ دەگرێ دەڵێ ئەو کوڕە بپارێزە بەردی لاکۆ ئەو چێ لێرە ئەو ئێسکە چی بدەینە سەیەکەی بەڵێ Where is the black sheep? کوا مەڕە ڕەشەکە سپیە وەش سپیۆش سپیە هیچیان تێیاندا نییە ێکانی وشەی بلاک مەڕات شەسە بوو What is the last letter in spelling? دوایین پیت لە وشەی سپێلینگ وشەی سپێلینگ یعنی ڕێنووس چییە؟ بێگومان جیەکەی ونیە دوایین پیت لە وشەی سپێلینگ چییە؟ جیەکەیەک هیچ کاجی ئەوتە ئەوە چیە ئاسانە ئەمداڵ شوێ دەزانم There is an intruder in our cat party دەر لەم حەفلەی پشیلەکان کەسە شتێدایەکەوە لەگەڵەوان ناگونجێ خۆی بەناودا کردیە کاتە دەبی سەگەش تێدابی یان حیوانش تێدابی ئەو پشتی لەوانەیە ئەوە نەبی کە ئەوتە مشک دۆزیمەوە ئاسان بووە Save her دەبێ بیپارێزە چۆن تەنەکەی بین نێرانە پشیلەکەی بەیانەسا تەنەکەی بەردەکەی لێ دانێ بەزە بەردە ناسی سەری بە بەردی لێت دەم بەوەی لێت دەم نابی کو چ دەجولێ کو بتپارێزەم پشیلە لێیدا نابی ئەو دوو هەورم لێکدا هەورە تریشقە لێیدا Catch the mouse. ئەها ئۆکێ پشی لێ دەی بەڕێیەکی بدۆزینەوە بچین مشکەکەی بگرین ئۆکەی وەرە لایە ڕابۆی ئاسانترە بە کیبۆردی بکەن ئەوها بین بینەوە تاواتیمەوە نیە سوڕێکە نییە بەزەوا ڕێ نییە بینە دەرێ بێت دابڕین بێش ڕێ نییە ڕاست ڕا بێرە دابڕۆین ئەوە هەر نییە نییە کارڕێ پێواز ڕێ نییە ڕابگەڕێمەوە خاڵی سەرەتا ناتانی پێرە داوەرەوە ڕاست ئەگەر ئەو هاپین بێرەدا بیت چکارە و ڕێت هەیە لێرە دەرچوونت نییە بینێرە بەس لێرەش دەرچوون نییە کار ڕێ نییە ڕێ نییە کاکە ڕاستە زان مشکەکە لە جوولێنە ئەوەش نازوولێ باش ڕابزان ئەو تان بینە دەرێ دێگەوا بڕۆم چییە لە دەرێەوە فرتفێڵ حسابە ئەو دەرێ فێڵت کرد هیچ بکەم ڕێتکە نەبوو دەرێت تۆم is hungry again please help دەرێت تۆم دیسان برسیە ئەوکەی قوتیەکی ماسی لەسەر تەباغی دادەنێن تەباغ کیلۆگەرم دەکەم مشکەکەی خوارد تۆم make them fall in love ئەوە کوڕە نووسیە ئەوەش کچە لێرەیە دەبدەمەمان هەیە ئەڵقەمان هەیە بەس نانجوولی ئەڵقەکە وەرە شکۆڵاتەشمان هەیە بە ڕسمی گەڵبی ئەها ئەگەر بیاهین مەکن یەک ئەوەی لێدەین ڕادا دەبەت وەرێرە ئەو لە خەوێستا ئەو یەکسە دای خۆشەویستی بوون مارت کاول بوو
click on the دەرێ کلیک لەسەر Calvis please کلیک لەسەر گوانیان بکە گوانە Calvis ئەو چار بەچکەیان بوو گوتی بەس کلیک لەسەر کاوەکان بکە یعنی which cat is on the right یەک دوو سێ کامە پشیلە لە لای ڕاستە ئەوەیە ئەوە تەقلە شەشمان لێرەش هەیە ئاگام لێ نەبوو ئەوەیە ئۆکێ spot the differences دەرێت جیاوازی ئەو دوو وێنەیە بدۆزەوە چەند جیاوازی هەبی لێرە دەنووسین باشە تاوەرەکە وچی خۆیتە ڕەنگەکان هونیە تەواوە هەورەکان سێقڵە سێقڵە کەشتیەکە هەموو شتەکانی تەواوە ئەو شتەش کەسکە دوو چاوی هەیە ئەوەش دوو چاوی هەیە یونیکۆرنەکە پێکە نییە چای قەپات ئەوەش تەواوە ئەوەش تەواوە ئێرانە لەوانێ ئەوە نییە کا هیچ جیاوازی نییە هیچ جیاوازش دەبین نەنگۆ میز نابینم یەقڵە دوو جیاوازیە چار پێنج شەش چەند جیاوازی تێدایەکە تابقە لە سەد وەکو یەکە لە بە بڕای من تەمشای هەموم کرد چۆن شتان زۆر بەدیقەتم شتێک لێرە هەیە سفرش دەبێ حسابی چکە هیچ جیاوازی نییە ئەو سفر حسابە تاوە How many holes are in this shirt? دەرێ ئەو تیشێرتە چەند کونی هەیە یەک دوو نییە یەک دوو ئەو تیشێرتە دوو جێی دڕایە دوو کونی هەیە ئۆکەی دەستەکان و قۆڵ و ئەوش حساب دەکەم یەک دوو سێ چار پێنج شەش نییە ئێرەم جێی ملی هە کونە حسابی لۆ نمونە پێنجە تاوە یەک لێرە دوو سێ چار پێنج لە خوارە شەش کونێک لێرە هەیە ئەوە کون حسابە ئەوەش ڕاوەستە یەک دقە ئەگە کونێک لێرە هەبی کاتە لە پشتەوەش هەتا بە 3D حسابیکن نییە سێ ڕاندی تەمشایکەن کاتەتە یەک دوو سێ چار پێنج شەش حەفت هەشت بالضبط هەش دانەیە دەڵێ هەندێک کات بێسە بە 3D فکرکەوە بالضبط قسەکەیم بۆ زان چەند زیرەکەم بەزە جارانی خراپم وچی ئێرە دوو کۆ سێ دەکا شەش تاوە دوو کۆ سێ دەکا شەش پێنج کۆ شەش دەکا سی بەبزان پێنج کۆ شەش کو دەکا سی ئەخە لێ لە بیرکاری تێناگەم پێنج کۆ شەش کو دەکا سی دوو کۆ یەک دەکات دوو ئێتا دوو کۆ یەک دەکات سێ سێ کۆ هەشت دەکات چەند وەرە لەو هاوچشەی تێ بگەم دەڵێ دوو کۆ سێ دەکات شەش پێنج کۆ شەش دەکات سی دوو کۆ یەک دەکات دوو سێ کۆ هەشت دەکات چەند سێ کۆ هەشت دەکات چەند ئەگەر هاوچشەکە داو هالاوی بەس دوو کۆ سێ دەکات شەش تەواوە پێنج کۆ شەش دەکات سی نەخێر غەڵەتە پێنج کۆ شەش دەکات یازدە دوو کۆ یەک دەکات چەند دەکات سێ ئەوەش غەڵەتە ئەو دووە غەڵەتن سێ کۆ هەشت دەکات چەند سێ لەگەڵ هەشتی نۆ دە یازدە ئەو تەواو بوو دەڵێ هاوچشەکانی دیکە هەڵە بوون بەڕاست باشە کاکە دەڵێ هاوکاری ئەو ئۆتۆمبیلە بکە لەسەر پردەکەی پەڕتەوە لێرە دەشتێ ئەگەیرە بگرم لێ نەگەڕم بشتێ گرتم نەمێش بشتێ He must get to this car to escape the zombie. دەرە پێویستە بگەڕێتەوە لای ئۆتۆمبیلەکەی تاوەکو لە زۆمبیەکان قوتاری بی وی هاتن جیرام ئەگە بیاین مێرە ئەزە بە سەریعی ئەو هابێم بزانم زیرەکەم Where is the cat above this text دەرێ کوا ئەو پشیلەی لەسەر ئەو تێکستەیە لەسەر تێکستەی پشیلەی نییە کە بەس ئەو پشیلەمانەیە
ئەوە بەطریقەوە پشیلێ و سەگە کاپ پشیلە لێ هەیە لۆ شێتم دەکەی نازوو لێەوە where is the cat above this text کوا پشیلێ لەسەر ئەم تێک ئەو تێکستەکە دەزوو لێ دەبینمە ژێری ئەوە باشە کاکە ئەوە یەکە ئەوە نوێە ئەوە چەندە چارە مونیە ئەوە یەکە ئەوە نۆبی یەک چاری یەک یەکە یەک دوو سێ چار پێنج شەش هەفت هەشت نۆ دە یاز دوازدە سێزدە چاردە ئەو چاردە یەژنۆیە کاتەوە چارە تاوە هیچ کەسێک وەکوم زیرەک نییە هیچ شتێک نەکەس ئۆکەی دەڵێ زۆر تاریکە ناتوانە پشیلەکەم بدۆزمەوە چاوا میز نبینی کوبی دۆزینەوە کا گلۆپ ئەو گلۆپە چییە ئەو تێ ریچ دە فینش بفۆر تایم ڕەنز ئاوت دەڵێ بگە کۆتاییەکەی پێشەوەی کاتەکە کۆتای پێ کاتەکە سەلمانە سێ چرکەمانەیە بڕۆ 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 ئەو جارە سەراتر کلیک دەکەم بڕۆ 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 ئەو نایەتە پێش ئەو جارە بڕۆ 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 بگە درێ ریچ دە فینش بفۆر تایم ڕەنز ئاوت بگە کۆتایی پێشەوەی کات کۆتایی بێ قسەکە تەواوە وەڵا ئەو دەشتێ فرتفێڵەکە لەوەیە We must be ready before the guest arrive. پێویستە ئامادەین پێشەوەی میوانەکان بێنە ها ئەو دووە پاکە ئەوانە پاک نینە کاتێک پاچکەینەوە ئاسانەوە هیچ نییە ئەو شێوازەی تاوە بابم زیرەکەم چێ بگۆژی زیرەک نییە Where is my rabbit کوا کەروێشکەکەم ئۆکەی ئەوە دەبێتە گوێ ونیە ئەوە دەبێتە چاو ئەوەش دەبێتە لوت ئەوە پشیلەکەت پشیلێت چ ڕابیتەکەت ویسان بیرکاری هەزە بیرکاری خراپمە من 200 کۆ پێنج ئۆکەی پێشەوە دەرێت چەم get the biggest number possible دەڵێ گەورەترین ژمارە دەڵێ گەورەترین ژمارە بەرز بێنە تا دەتوانین کە دەبی لەو چوارەی گەورەترین ژمارە بەرز بینیم 200 کۆ 520 دەکات چەند دوو لەگە پێنجی دەکات هەفت کات دەکات 720 452 کەم 102 دەکات چەند دووی لە پەنجای دەکەن دەکات 50 چاری ژێکی لێ دەکەن دەکات سێ دەکات 300 و دوو کەم دوو دەکات 350 ئەوە دەکات گوتمان دەکات 720 ئەوە دەکات 350 222 دا بەش 11 دەکات چەند دەکات 10 11 چیوا دەکات 15 جاران 15 جاران 2 5 جاران 5 دەکات چەند 10 جاران 10 100 دەکات 10 دەکات 100 5 5 دەکات 25 دەکات 225 بەبزانم ئەجارانی گەرە خراپ نازانم 225 جاران 2 کەم دەکات 225 25 دەکات 50 200 دەکات 400 دەکات 450 کاتەوە 450 ئەوە دێ 11 شی وای نازانم یان 15 نازانم وەڵاوە چەندە چکە دا باشە گەرە خراپم ئەوەش گوتمان دەکات 300 ئەوەش دەکات 720 720 گەورەترین ژمارەیە ونیە دیسان غەڵەتە ئێلۆ حاسی بەوەرە گوتمان 200 کۆ 520 دەکات 720 ئەوە لە هەمی گەورەترە ڕەقەمەکەی ڕاستە 452 کەم 102 دەکات 350 ئەوەشم تەواو بوو ئەس ئەو ڕەقەمە نییە 222 دابەش 1 دەکات 20 ئەوەش نییە کەواتە 15 جاران 15 جاران 2 450
ئێوەش نەبوو تا 720ەکە تەواو بوو. گەورەترین ژمارە بەدەست بێنە تا دەتوانی. بەس یەکسانەی دایانە نەیە. دیسان بەزمەکەیە. عادەکە لە خۆمان ڕقەمەکی بنووسین 999 ئەوە ڕاستە؟ لۆ بزەبەت ئەو هاوتشانە لە بۆر چ بوو؟ خۆ یەکسانی دایانە نابوو. دەرە گەورەتی ژمارە بنووسە، یعنی بەدەست بێنە. دەسا حاسی بێ گەورەتی ژمارە بنووسە. ئۆکەی. کوانێ هێلکەی چوکلاتی هێلکەکەم ئەوە تێ لەوانەیە بڵێ هێلکەکەی هەڵبێنە بتاوێتەوە. ئەو هەونی ئەوە ئەرێ وەڵا ئەوە هەبوو. پێم وابی باش بووم زۆر پرسیارەکەم زانی لەوانەیە هەمی نەزانم. ئێستاش قڵک تێنەگەیشتم پێم وابی ئەوەی بیدایەتی بوو جارانەکە تێنەگەیشتم. یەکە کۆمنت لێم بنووسی جاران و کۆیەکە بوو هەم پێکەوە بوو جاران کۆ بوو جاران بوو کەمیش تێدا بوو. یەک لە کۆمنت بنووسی وەڵامە ڕاستەکە چییە؟ لۆ ئەمن نازانم. تکایە لە کۆمنتی بنووسن. سوپاس بۆ بینینەوە ڤیدیۆیە تا ڤیدیۆیەکی دیکە بەخۆی گەرتان سپێرم خودەتان لەگەڵ. ئەگەر حەز دەکەم ڤیدیۆ لەو ئەگەر حەز دەکەنەوە زنجیرێ بەردەوام بی تکا دەکەم لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن وەرات بە داگرتنی دیگومەی لایک سەپۆرتی ڤیدیۆیەکە بکەن تاوەکو ڤیدیۆ زیاتر دروست بکەم تا ئەڵقەی داهاتوو بەخۆی گەرتان سپێرم خودەتان لەگەڵ.